Hey there. Subscribe to my channel. And also press this bell icon. So you never miss any new updates, cause whenever we upload new video you will get a notification on your phone. تەنها بۆ پیاوان پێن ڕەفتار وا لە هاوسەرەکەت دەکات داوای جیابوونەوە بکات. زۆر کات هەڵسوکەوت و ڕەفتاری هەڵە یەکێک لە هاوسەرەکان دەبێتە هۆی کۆتایی هاتنی پەیوەندی هاوسەرگیری. هەندێک جار پیاوان هەندێک هەڵسوکەوت ئەنجام دەدەن کەوا لە هاوسەرەکانیان دەکات چیتر بەرگەی نەگەرنەوە داوای جیابوونەوەی لێ بکەن. یەکەم هەوڵدان بۆ کۆنتڕۆلکردن. هەرچەندە هاوسەرەکەت خۆشی بێیت و جۆرایەڵت بێت بەڵام پێویستی بە ئازادی تایبەتی خۆی هەیە بۆیە هەوڵ مەدە کە بە تەواوی کۆنتڕۆلی بکەیت چونکە لەو کاتەدا هاوسەرەکەت هەوڵ دەدات لەو پەیوەندیە ڕزگاری بێت و ئازاد بێت. سەرقاڵبوون و پشتگوێخستنی هاوسەرەکەت لێ دوور دەکەوێتەوە گەر هێندە بەکار و ژیانەوە سەرقاڵ بیت کە بە تەواوی ئەو پشتگوێ بخەیت بۆ ماوەیەکی زۆر بۆ لە بۆڵکردنی بەردەوام. ئاساییە کە پەیوەندەکەت هەندێک کات کێشەی تێبکەوێت و بێزارت بکات بەڵام بۆ لە بۆڵکردن و سەرزەنشکردنی بەردەوام وا لە هاوسەرەکەت دەکات بێوێت لێ دوورکەوێتەوە. ڕەزیلی لە ڕادەبەدار هەوڵ بدە لە بابەتی مادیدا دانایانە مامەڵە بکەیت و هێندە ڕەزیل نەبیت کە هاوسەرەکەت لێ دوور بکەوێتەوە. دەرنەبڕینی پێزانینت بۆی گەر هاوسەرەکەت لە ناو ماڵ بێت یاخود لە دەرەوەی ماڵ کار بکات هەرگیز پێزانینی بۆ دەرنەبڕیت وای لێ دێت ئارەزووی جیابوونەوە و دوورکەوتنەوە لە تۆ بکات. Hey there. Subscribe to my channel. And also press this bell icon. So you never miss any new updates, cause whenever we upload new video you will get a notification on your phone.